هەموو هێزی خۆیان بەکاردەهێنن تا گەرمێکی زیاتر بە ماتەمگێڕەکان بدەن. ئەم شەوانە خانەقین لە شوێنێک بە عەرەبی و لێرەش لە کاریز بە زوانی کوردی دانیشتوانەکەیشین دەگێڕن. ناوچەی کاریز زۆرینەیان نەوەی چەند بنەماڵەیەکی کوردی شیعە مەزهەبن. خانەقین لە سەدا توانم بشم هەشتای کووردا لە سەدا شەسی شیعەسە زیاتریش چل موکب کورد شیعە دیری من ئێمە وەکو قەومیە کوردی من وەکو نەتەوە وەکو قەومیە کوردی من بەس وەکو عەقیدە و مەذهب شیعەی من مە گشت ساڵی موکبی ئیمام حوسێن دیمت من لەوە چۆ خۆ جەنابەت نەقۆت لە کێ و لێرای لابوودا دینیدن خزمەت کێ من چایە کێکە خواردنە گشتی لڕێ خدا وثواب ئیمام حوسێن بعضی کەس گەنفا من نێوشیرە ئیمام حوسێن کەنێن نا خێرەرا خوداسە وثواب ئیمام حوسێنە. هەر پیا و ژن لێرە نین، گەنج و منداڵەکانیش دێن و بەشداری دەکەن. ئەو هۆکارە بۆ ئەوەی ئەم نەریتە نەوە بۆ نەوە بگوازرێتەوە. جیاوازی دەستەکانی خانەقین لەوەیە، قەسیدەکان شەوان بە زمانی کوردی و زاری کەلهوڕی دەخوێنرێن و ماتەمگێڕ و خزمەتکارانی ئەم دەستانە هەمووی کوردن و وەکو خێزانێک هاوکاری بەیەک دەبەخشن و هەر پێکەوە شین بۆ ئیمام حوسێن و یاوەرەکانی دەگێڕن کە لە ڕۆژی دەیەمی مانگی محەڕەم شەهید بووە. دەڕوش هەر لە ئەوە ڕۆژە و تا داهەم بشم عاشر ئیمە گشتەوەی دەقنیەکەی من زەنجیر کوتی من خێرات تەوزیعکەی من حسب ئیمکانی خۆمان و دائما حەسکەی من مەتەنەن بشم ڕادوودەگانمان وە کوردیە و هەن بکەن وە کوردیە رامان بچڕن نەشەرت ئیمە مەتەنەن تەقلید وەزوان عەرەبیەکەی من بەس حەسکەی مەتەنەن شتێک هەست لەبان قەدیم خۆمان بچی من یعنی لەبان باگ و باپیر خۆمان بچی من مثلا الجنوب ولا بغداد او نوا شي عربي خونه تركماني خونن عسى اصل عربي خونه تركماني خونن ايراني حليبي بس يملا خانقين هزوان كرديه يعني زوان كردي ديري من لشي عرف ما شي باز دين وديانات شيعه ما شيعه من وها كردي من او زوان كردي تري من لە خانەقین نزیکەی 6 دەستە و 2 حوسێنیە هەیە. حوسێنیەکان سەرپەرشتی دەستەکان دەکەن. ئەم شەوانە لە کوچە و کۆڵانە جیاجیاکان دەنگی زەنجیر و سینە لێدان دەبیسترێت. خەمیش بۆ ماوەی 40 شەو باڵ بەسەر پەیڕەوانی شیعە مەزهەب دەکێشێ و بەرگ و ئاڵای ڕەش سیمای هەرە دیاری شارەکە دەبێت. ڕاژەن باجەڵان 964 خانەقین.